نوروزە نەورۆزە جەژنی گەل و هۆزە نەورۆزە نەورۆزە جەژنی گەل و هۆزە. سڵاو ئەم کاتتان باش باشش سلامەتتون سپاس دەکەم. ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە هاتوونە بۆ داگستانی ئاگری نەورۆزی سەرقەڵای کەرکووگایە چیت هەیە بۆ ڕۆژی نەورۆز؟ وەڵایی زۆر پیشادم زۆر خۆشحاڵم دەو ڕۆژەدا پیرۆزبایی هەموو لایەک دەکەم هیوادارم هەروە بەخۆشی بە شادی ئەو شادیە بەردەوام بێ بۆ هەموو لایەک داوای سەرکەوتن و سڵح و ئاشتی بۆ تەواوی دنیا دەکەم. اهلا ومرحبا كل الهلا من وين جاي حضرتك؟ من بغداد. اهلا وسهلا بك عيني. الله يسلمك. اجواء اللي تشوفها والله بكركوك اجواء كلش حلوه واحنا متعودين كل سنه نجي هنا على الكركوك. اهلا وسهلا بكم، حال نفرح من نشوف كل القوميات. كلش حلوه ومتعودين احنا كل سنه نجي. الحمد لله واحنا نحب هاي الشيء لان كل القوميات سوريا جاي يحتفلون سويا. كلنا جايين نحتفل سويا. عندك صلاة ام كاتتان باش بانمرۆ لێرە هاتوونە بۆ ئاهەنگی نەورۆز بۆ داگستانی ئاگری نەورۆز چیت هەیە بۆ ئەم ڕۆژە بۆ گەلی کورد؟ وڵایی پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەم بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆشە هیوادارم هەموو کوردێک دڵخۆش بێت. بەیانی نەورۆز ئێوە چی ئامادەکاریەکتان کردو بۆ بەیانی کە دەرچن بۆ درۆ؟ ئامادەکاریمان کردووە ئینشاڵڵا بەیانی ڕوونەدەرەوە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا زۆر سپاس لە هەموو لایەکەوە میێوانمان شێنەوە لەگەڵ خۆمان بیان بین. بەدڵنیایەوە ئینشاڵڵا سەفرەیەکی خۆشەکەم پێکەوە. نوروزە نەورۆزە جەژنی گەل و هۆزە نەورۆزە نەورۆزە جەژنی گەل و هۆزە دڵێ هەموو شادە بێ لەم ڕۆژە پیرۆزە. مانی کوردی و تورکمان و عرب هەموو لێرە کۆبووتەوە یعنی بەبێ جیاوازیەک هەموو خەڵکەکە کۆبووتەوە بۆ داگستانی ئاگری نەورۆزی لە کەرکووکدا چیت هەیە بۆ ئەم ڕۆژە بۆ کەرکووک؟ وەڵاهی سەرەتا زۆر سپاسی کەناڵەکەتانەکەم و بە خێراتنتانەکەم دوای ئەوە هیوادارم ئەم نەورۆزە کۆتان نەورۆز بێت کە گەلی کورد لە ناو یەکایەک گرتوو بن ئینشاءڵڵا و زۆر پیرۆزبایی لە ڕۆژی نەورۆزەکەم لە هەر چوار پارچەی کوردستان بەبێ جیاوازی هیوادارم بە جوانی یەک بگرینەوە بۆی شاری کەرکووک جارێکی تر بێناز نەکەوێتەوە. چۆنەوە کۆبوونەوە هاتنە ئێرە بۆ ئاهەنگی نەورۆز؟ وەڵێ برەمەندە لەگەڵ هاوڕەکانمان ئاهەنگە بگوێرین بۆ نەورۆز بەڕاستی ئەم ڕۆژە ڕۆژی کوردە ئەبێ هەموو گەنجەکان ئامادە بن لێرە ئاهەنگ گەڕین بۆ کە ڕۆژی نەورۆزە. مرحبا مرحبا حياتم ساند سوخ ممنونة بسدان جالب سيد برا رسم المغا نجا جالب سنبرا احتفالية قلعزانة والله خوش جنده bayramlarıdı. Ben de geldim ezanen katıştım. Bayram yedim ezanen her yıl geldim. وندق كحب قوميتler, حب علم برضه يغشطlar. Düşman, Kürt, Arap. Arayımızda tefrika yoktu. İnşallah hebelerde kalır. İnşallah çarşıda azad olur. Hapı şeyde ucuz olur. İnşallah hapımız bile. İnşallah. Çok memnun olduk abla. Sizden de hayatım sağ. لەم ڕۆژە پیرۆزە دڵێ هەموو شادە بێ لەم ڕۆژە پیرۆزە. پشتی زستان شکاوە باوە دەڕێوە ڕەشەمێ شوێنی چێکە ئێمڕۆ لێرە بۆچی هاتوویتە ئێرە؟ وەڵا هاتمە خۆشی بەخشم وستێرم شاوی و هەڵپەرکیەکەم. باشە بە دڵنیایەوە لە بەرەوەی تۆ کوڕێکی گەنجی کەرکووکیت ئەو کوردی وانە؟ چیت هەیە بۆمان شتێکت هەیە بۆمانی باس بکەین نوکتەیە گۆرانی؟ وەڵای لە مناڵیەوە گەرەکمە بێن بۆ ئاگری نەورۆز وەتا پیرە بم. ئەی قوربانی چیت هەیە ئەمڕۆ بۆ جژنی نەورۆز لە لای خەڵای کەرکووکا هەموو خەڵک کۆبووتەوە؟ ژێرنی کورد پیرۆز بێ و بەخۆشی بژێن و بەبرایەتی و چیتان حەزت بۆ بۆ بەیانی بەوەی کەوا بۆ سەفر ڕێوازی گۆشتەکردنی بۆ بەیانی. چۆنن؟ باشن ناتان چێ ناوچی؟ نام پێیامە یەحیا زەکەریا. باش ئەمڕۆ چیتان هەیە هاتوونە بۆ ئێرانە بۆ ئاگری نەورۆز داگستاندن ناو قەڵای چیتان هەیە؟ چی هەستەکەن کە هاتوونە بۆ ئێرە؟ وەڵا هەستێکی زۆر خۆشە. وەڵا منش هەستی زۆر خۆشە. ئینشاءڵڵا هەموو تەمەنتان پڕخۆشیە بێتن. چیتان هەیە پێمان بڵێن گۆرانیە نوکتەیەک؟ بەڵێ؟ هۆنراوم پێ. باشە هۆنرایەکمان بۆ بڵێ. کورسیانن کوشیانن خورتەمێرن جەنگیانە پتەی تفتی و شیارن پێیان نابێت کوردکارن مافی خۆ باسکە بستێ دژبێ و دوبشک و بارن خافبارە گورگارن دلفێڵە دوا دیارە دەست و دڵەکە بەفرە سارن ئێدی باوەڕێ نابین. زۆر سپاس ئافەرین بۆ تای ئەم ڕۆژە بەڕاستی نەتەوەی کووردا جێژنی نەورۆز لە هەموو کوردێکی بە شەرەفی کوردستان پیرۆز دەکەین کەرکووک هەر کوردستانی بووە و هەر کوردستانی شەبێت
ئاگری کەرکووک لەسەر قەڵای کەرکووک ئەمە یەکەم جار نییە و دوجارش نییە تا کۆتا تا ڕۆحمان مێنێ لە کەرکووک هەر بە کوردێمەینەوە و کەرکووکش هەر کوردستانیە بێت.